بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت یادگار فایق ڕۆژەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سۆرانی ئەزیزەوە لاگەڵتان ئەبین بۆ باسی هەڵبژاردن وەکو لە سەرەتای بەرنامەی باسی هەڵبژاردن بەڵێنمان پێدا بوون کە ئێمە شار بە شاری هەرێمی کوردستان هێندەی بتوانین ئەگەڕێن بۆ ئەوەی دەنگ و ڕەنگی کاندیدا جیاوازەکانی پارتە سیاسیە جیاوازەکان بۆ ئێوەی دەنگدەر بگوێزینەوە بۆ ئەوەی وێنەیەکی گەورە و وێنەیەکی جوانتان لە پێشچاو دروست بێت سەبارەت بە توانای کاندیدەکان سەبارەت بە بەرنامە و بەڵێنی کاندیدەکان و بتوانن لەسەر بنچینەی ئەوە کاندید و نوێنەری ڕاستەقینە و متمانە پێکراوی خۆتان هەڵبژێرن. ئەم شەویش لە سۆرانەوە چوار کاندیدی ئەزیز و بەڕێزی چوار لایەنی سیاسی هەرێمی کوردستان حزوریان هەیە لە بەرنامەی باسی هەڵبژاردن بە دیاریکراوی بە سوپاسەوە لە ناو پارکی گوڵان. دیارە من مەبەستمە ئەم شەو تەرکیز بکەینە سەر خاڵێکی ئەجگار گرنگ کە ئەوترێت عێراق لە دوای هەڵبژاردن ئەگەر هەیە بەرەو ئەو بوارە بەرەو ئەو پرەنسیپە ئەگەر بتوانین ناوی پرەنسیپی لێ بنین هەنگاو بنێت ئەویش زۆرینەی سیاسی و ئەوەی مەترسی ئەوەیە کە عێراق بەرەو بێ بە عێراقێکی تائیفی و دەستە و تاقمێک حکمی بکات کە لە 100 ساڵی ڕابردوو عێراقیەکان بەدەستیەوە ناڵاندوویانە ئەویش حکمی تاگلایەنە و مامەڵەکردن لەگەڵ لایەنەکانی دیکە وەکو کەمینە و وەکو ژمارەیەکی ناکاریگەر و گوێ لێ نەگیراو کەواتە ئەبێت چی بکات کورد بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم مەترسیە بێتەوە. ئێمە چەند پێویستمان بەوەیە لە ناوخۆی خۆمان ڕێک بخەینەوە بۆ ئەوەی بە یەک دەست و بە یەک هێز و بە یەک هەڵوێست سەبارەت بە بەها باڵاکان و پرسە استراتیژیەکان بچینەوە بەغدا ململانەی سیاسی و ملشکاندنی سیاسی لە هەرێمی کوردستان بەجێ بێڵین و بەرەو بەغدا چیتر یەکتر نەسڕینەوە بەڵکو یەکتر قبول بکەین و داوای مافەڕەواکانی گەلی کوردستان بکەین. چەندین کاندید لە بەرنامە جیاوازەکان لە 15 بەرنامەی ڕابردوو ئاماژەیان بەوە داوە ئەڵێن ئەگەر ئێمە لە ناوخۆ خۆمان ڕێک نەخەینەوە نابێ داوای ئەوەمان لێ بکرێت کە لە بەغدا یەک بین. قسەکە ئەوەیە بۆچی ئێمە لە ناوخۆ ناتوانین لەسەر مێزێکی گفتوگۆدا بنیشین. ئایا ململانەی نێوان پارتە سیاسیەکان لە پێناو پێگەی هەرێمی کوردستان و مافیا وڵاتیانە یاخود پرسی دیکەی شخصی و حزبیە؟ من زیاتر ناڵێم. ئەم شەو چوار کاندیدی ئەزیز و بەڕێز لێرە حزوریانەیە بە سوپاسەوە. کاک سەلاح باپیر ئەحمەد ناسراو بە حاکم سەلاح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر سۆران و میوانی دووهەممان خاتو ڕێزان عارف حەسەن کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر سۆران و میوانی سێهەممان دکتۆر ئەبوبەکر دێوانە باڵەکی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر سۆران و میوانی چوارەمیشمان کاک گەیلان سلێمان عەلی کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر. بەڵێ من ئەچمە لای پرسیاری سەرەتا و دەستپێک هەر لە کاک گەیلانەوە دەستپێکم. کاک گەیلان ئێوە کاندیدی بزوتنەوەی گۆڕانن. پرسیارەکەی منیش بە دیاریکراوی ئەوەیە ئێوە کە ئەتانەوێ بچنە بەغدا و خۆتان کاندید کردووە بە نیازی ئەوەی متمانەتان پێ بکرێت و هاوڵاتیان دەنگدەرانتان دەنگتان پێ بدەن. زۆر قسە لەسەرەوە هەیە کە لە دوای 12 ئایار عێراق کۆمەڵێک گۆڕانکاری ڕووی تێکات. ئەو گۆڕانکاریانە ڕەنگە هەندێکیان بە دڵی کورد بێت و هەندێکیشیان بە دڵی کورد نەبێت. یەکێک لەو گۆڕانکاریانەی کە ئەگەر هەیە ڕووبدات ئەوەیە کە هێزە شیعیەکان بە شێوەیەک لە شێوەکان عێراق بکەن بە وڵاتێکی تائیفی. ئێوە لەم ڕۆوە ڕەئیتان چییە و پێتان وایە کە ئەم پێشبینیەکی لۆژیکی و دروستە؟ بەڵێ سوپاس دەستخۆشی سوپاس بۆ بینەران. بەڕاستی لەبارەی بەرەوبردنی عێراق بۆ بە مەسەبیکردن بە شیعکردن من پێش ئەوەی باز لە هەوڵی عێراق بدەین لە بۆ بە مەسەبیکردنی عێراقی ڕخنە لە خۆمان دەگرین لەوانەیە هێز شیعەکان مەبەستە حەزی شعبی ئەوانە بی زیاتر بە ئاراستەیە ئیش دەکەن کاتی کە یاسای بە یاساییکردنی هێزی حەزی شعبی کرا بەڕاستی هەر لەلایەنی فراکسیۆنەکانی کوردیەوە دەنجی لە بۆ درا و بە یاسا کرا. وابزانم یەک فراکسیۆن نەبی ئەویش بە هۆی دژایەتی سنە و شیعەیەوە ئەوەی کرد. هەندێک برادرانی کەس بە زۆرینە دەنجیان لێدا فراکسیۆنەکانی کورد بەشێک بوو لە کورد بەشێک بوو لە بە یاساییکردنی بەڵێ بەڵێ کورد بەشێک بوو لە بە یاساییکردن. ئەوە دێت ئەو کوردانەی دەنگیان دا
بۆ ئەوەی حەشدی شعبی بێ بەهێزێکی شەرعی و یاسایی و نیزامی بەڵێ عێراق بەشداریشن لەو پێشێلکاریانەی لە کەرکووک و خورمات و خانەقین بەرامبەر بە کوردەکان کران ئەوە کەواتە ئەنجامی ئەو شتەیە بووە هەندێکیان بەڵکو بە پێویستیشیان دەزانی کە دەنجی لە بۆ بدەن دەیانگوت ئەو هێزەیە لە چوارچێوەی یاسابی باشترە نەک لە دەرەوەی یاسابی بەعکسەوە ئەگەر لە دەرەوەی یاسابایە ئێستاکە قسەی ترمان لە سەریان دەبوو کە دەمانگوت نایاساییە بەس ئێستاکە بە یاساییان کردیە کەواتە مەترسیەوەیە لە دوای هەڵبژاردن ئەمان لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی سەربازی وایان خۆیان پیشاندا کە هێزێکی نیشتیمان پەروەرن و بەرگری لە خاکی عێراقەکەن ئێستا هاتوونەتە ناو انتخاباتەوە لە ژێر ناوی جیاوازە بەڕاستی ئەمەەوە هەیە کە بۆ ئەوە هەنگاو بنێکە هەر هێزێک کوردیبی شیعەبی سونەبیتن لە دەرەوەی دەستوری عێراقی لە دەرەوەی دەستوری عێراقی کە هێزی عێراقی پێدەگوترێن دابمەزرێ ئەوە ناشەرعیە چونکە ئێمە کە دەستور بڕیارمان لەسەدایە هەمومان بەڕاستی لەلایەن سەرکردەکانی خۆشمان لەلایەن حزبەکانی کوردیشەوە هەموو هانی خەرچیش دەدرا لە بۆ دەنگدان لە بۆ ئەو دەستورەیە جگەل لەوەی کە سەرکردەکانیشمان بەخۆیان بەشێک بوون لە داڕشتنی ئەو دەستورەیە کەواتە دیارە بە پێویستیان زانیە بە باشیان زانانی ئەو دەستورەیە لە بۆ پاراستنی مافەکانی خۆمان و لە بەژەوەندی کورد و لە بەژەوەندی عێراقیشدا بووە بۆیە هانی خەرچیان دەدا کەواتە ئێستاکە هەر پاشەک شەیەک لەلایەن هەر لایەکیەوە لەو لە دەرهینانی هێزی چەکداری لە دەرەوەی هێزی چەکداری عێراقی بە پێی ئەو بەشەیە کە لە بۆ کوردیش دیاری کرایە یعنی ئەوە وامان لە دەکا برێن عوزریان لە قەباحەتیان گەورەتر کەواتە بێ ئێمە سەرزەنشتی خۆمان بکەین حتمما سوپاس دەکەم دکتۆر ئەبوو بەکر ئێوە کاندیدی پارتین کاگەیلان لە قسەکانی ئاماژەی بەوە داوتی ئێمە خۆمان بەشێک بووین لەوەی کە ئەم عێراقەمان دروست کردووە و بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر عێراقیش بەرەو زۆرینەی سیاسی و بەرەو وڵاتێکی مەذهبی و تائیفی هەنگاو بنێت ئەوە ئەبێت سەرزەنشتی خۆمان بکەین ئەگەر زاکیرم خیانەتم لێ نەکەم مارتن لوتەر کینگە ئەڵێ ئەگەر کەسێک خۆی نەچەمێنێتەوە هێز نییە سواری کۆڵی بێت کەواتە ئێمە ئەبێت لۆمەی خۆمان بکەین کە هێزێکی یاخود کۆمەڵێک چەکداری میلیشای وەکو حەشدی شعبیمان کردووە بە هێزێکی نیزامی و ئێستاش هاوارمانە لە دەستیان سەرەتا بەناوی خۆی گەورە و مێرەبان سوپاسان دەکەین پێم باشە دوور لە سیاست ئەمڕۆیەکی ئایارە جژنی هەموو کرێکارانە پێم باش بوو پیرۆزبایی لە هەموو کرێکارانی هەموو جیهان بکەین کوردستانیش تەمان بە تایبەتی بەڕاستی لەگەڕ ئەوەی ئەوان خۆیان زەحمەتیان هەیە ئەو بارە سیاست دۆخی ئەوانی زۆر خراپ خراپ کردووە هیوادارین ئێمە بتوانین بچینە بەغدا ینی یەک لە ئەولەویاتی کارەکانمان باشترکردنی ژیانی هەموو کرێکاران بێ سەبارەت بە ڕۆیشتنی عێراق بەرە و مەذهبیەت و نەخوێندنەوەی لایانی بەرامبەر کە بە تایبەتی ئێمە کوردستان تەبان دەکرێت یان لە دوو تەوارەوە باز بکە یەک ئەگەر سەیری مێژوو بکەی ئەو هەوڵی ئەوان داویانە و ئەو مەبەسەی ئەوان داویانە شتێک بووە بەڵام واقع و خەباتی کوردستان و خەڵکی کوردستان بابەتێکی ترە ئەوان هەر چەندی بەرە و تاکڕەوی و ئەوجا مەذهبگەرایی بی چ لە سەردەمی پێش و سونەگەرایی بی ئێستا شیعەگەرایی بی ڕەنگە ئەو نیازیان هەبی بەڵام ئێمە خەباتی ئێمە بەردەوام دەبێت مەجاری ئەو بابەتە نادرێت چونکە ئەگەر مەجار بدرا ینی خەباتەکە تا ئێرە نەدەهات ئێمە بۆکو پارتی تەماشانازی بەوە دەکەین کە بەڕاستی بەشێک نەبووینە لە دەنگدان بە یاسای حەشدی شعبی وەک بایکۆتی ئەو بابەتەشمان کردووە لەبەرچی چونکە دەزانین ینی ئەم جێشە و ئەم لەشکرە ئەساسی دامەزراندنەکەی لەسەر بنەمای مەذهبی و تائیفە گەرایی بووە لەشکرێک بووە کە بیر و بیانی باوەڕی بە مەسەلەی پێکەوە ژیان و هەر بابەتێک نەبووە نمونەیەکی زۆر سادە کاتێک شەڕی مووسڵ یەکێک لە سەرکردەکانی دەڕێ ئێمە دەچین لە مووسڵ خوێنی حوسین دەکەینەوە کەواتە 1400 ساڵە ئەم بابەتە ڕووی داوە ئێستا تۆ بێی هەمان لەشکرێک لەسەر هەمان بیر و ئایدیادا مەزرێنی ینی ئەم لەشکرە چ باوەڕێکت پێ دەکەواتە قسەکە لەسەر عەقلیەتە لە دوای هەڵبژاردن ئێمە لەگەڵ چ جۆرە عەقلیەتێک مامەڵاکەین ئەوە کێشەی سەرچەکەیە یعنی ئێمە بە درێژایی مێژووی خۆمان وەکو کورد لە عێراق کێشەمان لەگەڵ عەقلیەتی بەڕێوەبردنی عێراقدا بووە بەڕاستی شۆڕەشەکانی ئەیلول گوڵان خەڵکی کوردستان هەموو شۆڕەشەکە بەردەوامەکانی کوردستان حتا ئەو دوایش هەمووی لەسەر ئەوە بۆ کورد بەشێک بووە لەو قوربانیانەی کە لە
بابڕێن بوویتە قوربانی لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە. پاش 2023 ئەمە پێمان وابوو جارێکی دوای 15 ساڵ لە ناوچوونی بەعس و سەدام حسێنیش بەعس کاڵم لە ناوچووە لە کای حکومڕانیە گینا وجودیان هەیە هێشتا. ئێمە هێشتا ینی گلەیمان لەوە هەیە کە مافمان خوراوە لە عێراق مەخەتای عێراق ئەمە خەتای عێراق یا خەتای خۆمانە ئەگەر دەرفەت ئێمە پاش 2023 پێمان وابوو عێراقێک دادەمەزرێنین باوەڕی بە شەراکەت و باوەڕی بە هەبوونی دوونەتەوەی ئەساسی لە عێراق کە کورد و عەرابن. هەرگیز عێراق بەوە بەڕێوە نابدرێ حکمی زۆرینە و کەمینە چونکە ئەگەر ئەو زۆرە بە پشتبەستن بەچی هەرگیز عێراق نابێت بە حکمی زۆرینە لە کاتێکان دیارترین و نزیکترین نمونە کە هێندە دوور نییە پەسەندکردنی بودجەیە کوردنۆ تێبینی هەبوو تەواوی فراکسیۆنە کوردستانەکان پێکەوە یەک دەست و یەک ڕنگ و یەکدڵ دیفاعیان لە مافی کوردە کرد بەڵام بڕواوا بوو کە سون نەبێتە پاڵ کورد چونکە ئەوانش مافیان زۆر خورابوو بە ئەتیفاقێکی ژێربەژێر کە کورد هەر ئاگای لێ نەبوو 12.67 بۆ کورد نەکرا بە 12.6 کەواتە چۆن بە پشتبەستن بە چی ئەڵی عێراق هەنگاونانێ بۆەوەی ببێ بە عێراقێک کە زۆری نەتیایە حکوم بکات ئەوە کێشەی مایە کرۆچی پرسیارەکەت ئەوە کێشەی مەیە یعنی ئێمە مشکی عقلیەت کێشەمان لەگەڵ ئەو عقلیەتە هەیە پەیامەکەم تاوا نەکرد ئێمە پێمان وا بوو عێراقێک دروست دەکەین باوەڕی بە شەراکەت هەبێ بەڵام عێراقێکمان دروست بکرد ئەو خەڵکانی هاتنە سەر حکوم لە عێراق بەڕاستی هەمان مێژوو هەمان تەزرەبەی ڕابردویان دووبارە کردەوە بۆ نمونە بابەتی ڕیفراندۆم نەبوو 2012 ویستیان کەرکووک داگیر بکەن سەشمان لەسەر ڕیفراندۆمە بێت بێگومان کاتی خۆ تێپەڕیوە بۆی هەر بەرچاوتان ڕوون بێ من لێرە خولەک و چرکە ئەگرمەوە بۆی چەند بتوانم بە هاوسەنگی کاتان بەمێ بۆ قسەکردن سوپاس دەکەم کاک دکتۆر ڕێزان خان دیارە ئێوە وەکو پارتێکی سیاسی نوێ زۆر جار کە باسی ئەم 15 ساڵی ڕابردووە کرێت بە دەنگێکی لێرەڵێن ئێمە خۆشببختانە بەشێک نەبووین لەو 15 ساڵە بەڵام با قسە لەسەر واقعی ئێستا بکەین ینی کاک دکتۆر وەکو کاندیدێکی پارتی کاگەیلان وەکو کاندیدێکی بزوتنەوەی گۆڕان تەرکیزیان لەسەرەوە بوو کە شەراکەت لە عێراق لە بەردەم مەترسیە و ئەگەری ئەوە هەیە عێراق ئەو عقلێتی حکمی عێراقەکات وەکو یەکێک لە ئەگەرەکان وەکو یەکێک لە بژاردەکانی بەردەستیان بەرەو زۆرینەی سیاسی کە هەندێک لە بواری دەستەواژە ڕامیاری و سیاسەکانە هەندێک جار پێوترێت دیکتاتۆریەتی زۆرینە هەنگاو بنێت ئێوە شوای ئەبینن سەرەتا زۆر سپاس کاکە یەکدار من ئەمەوێت سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان دابنوێنم و چاوی یەکەیەکەی پێشمەرگەکان ماچەکەم کە ئێستا لە سەنگەرن ئێمە وەک هاوپەیمانی کە ئێستا قوارەیەکی سیاسی تازەین قوارەیەکین کە هەڵقوڵاوی ناخی جەماوەین هەڵقوڵاوی ناخی هەموو چین و توێژێکی ئەو کۆمەلگاین هەڵقوڵاوی ناخی هەموو دوکاندارێک و کاسبکارێکی بەڕێزین کە هاتوین ئێمە هاتوین لەو کاتەیە دروست بووین بۆ ئەوەی کە داکۆچی کارێکی سەرسەختی ئەوان بین ئێمە هاتوین لیستێکین لیستی ئارامین لیستێکین هاتوین بۆ ئەوەی کە قوتی هاونیشتیمانیان بگەڕێنینەوە وەڵامی پرسیارەکەی من بڵێ ئەوە خۆناسانێ کە ئێمە قوارەیەکی تازن من پرسیارێکم لێ کرد بەڵێ فەرموو باشە پرسیارەکە دووبارە ئاکەمەوە مەترسی ئەوە هەیە کە عێراق هەنگاو بنێ بەوەی کە بێ بە عێراقێک کە تیایدا زۆرینەی سیاسی حکوم بکات و بە بڕایەوە ئەو زۆرینە سیاسی کە ڕەنگە حکوم بکات چ پێک هاتەیەکە خۆی لە هەڵبژاردنە عادەتەن مفاجعاتە بێت کەس پێش هەڵبژاردن ناتوانێت بڕیار بدا بڵێ چێ زۆرینە ئەبێت دوای 12.5 ئێمە ئەتوانین ئەو وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە بەڵام ئێمە کۆمەڵێک معتەیات و ینی شتەیە لە بەردەستمان پێدراومانەیە لەسەر ئەساسی ئێوە ئەتانەوە بڕۆن لەوێ شەڕی سیاسی شەڕی تەشریعی شەڕی یاسایی و قانونی لەسەر مافەکانی کورد بکەن ئێوە چۆنی ئەبینن یعنی ئێمە مەبەستم ئەوەیە هەر هەمیشە ئەم جارش دوای ڕووداوەکانەکەوین یان باجارێک پێشی کەوین ئێمە ئێستا کە سیرەکەین من وەک هاوپەیمانی کە باسەکەم ئێمە هاتوین کە لیستێکین ئۆپۆزیسیۆن نین و ئۆپۆزیسیۆنیش نابین ئێمە هاتوین بچینە ناو دەسەڵاتەوە بە دڵنیاییشەوە ئەچین و لە بەغداش نەخشەی سیاسی لە عێراق چۆن هێندە دڵنیان کە ئەچنە دەسەڵاتەوە لە بەهۆی ئەو مەدە جەماوەریە کە ئێستا هەیە لە کوردستان و ئێمە چاوەڕێکەکەن چەند کورسی بێنن ئێمە قوارێکی سیاسی کە ئێستا
سیرەکەین لە کوردستان خەڵک ینی بە حماسەتێکی زۆرەوە پێشوازی لەو قوارێ ینی هێندەی باستان کرد بێ خۆتان بەنیازی چەند کورسین بەمە بەستم پرسیاراکەم چکە پرسیاری دوایەوەم هەیە بەڵێ بە دڵنیایەوە ئەوە ناتوانن تهدید کەی چەند کورسی هێنین بەڵام بە نزیکەیش ناتوانانی پێم بڵێ بە مطلقی هیچ ئەو پرسیارە ناتوانجارێنەوە بەڵام ئێمە دڵنیاین لەوەی وای دانێ کورد هەفتا کورسیە هێنێ بەڵێ شەستی ئێوەیە هاوپەیمانی هەموو لایەنەکان دە کورسیانەیەوە چیەکەن لە عێراق ئێمە بەشدارە بین لەوەی کە نەخشەی سیاسی لە عێراق چۆنیەگۆڕن بۆم باسکە ئێتو کە بەو قووەتە بچیتە بەغدا تۆ بە دڵنیاییەوە لەوێ ئەتوانی تشکیلی حکوومەتەکە چتە ناو دەسەڵات و کە چیتە ناو دەسەڵات ینی لێشتا لام ڕوونیە قووەتی هاوپەیمانیان قووەتی هەمووتان وەکو تەواوی کورد ئێمە تەواوی کورد ئەگەر ئێمە یەک ڕیز و یەکدەنگ بین ئەوە بە دڵنیاییەوە ئەتوانین کە ئاراستەی حکمڕانی لە عێراق بگۆڕین باشە ئاراستەی یعنی ئاراستەی حکومڕانی لە عێراق و نەخشەی سیاسی عێراق ئێوە گەر بە دووسێ خەڵ پێم بڵێ کێشەکانی چین کە مەبەستانە بیگۆڕن مەبەستمانە بیگۆڕین لەبەرەوەی ئێستا شکۆی کورد لە عێراق نەماوە نە لە عێراق شکۆی کورد دابەزیوە بۆ ئاستێکی زۆر نزم بەهۆی ئەو ئاراستە سیاسیە ناتەندروست و نادادپەروەریە کە لە کوردستان بەردەستەکراوە ئەمە وای کردووە کە شکۆی کورد پەیوەندی بە کوردستانەوە ئێمە لەوێ نوێنەری کوردستان ئێمە لەوێ نوێنەری کوردین ئێمە وامان کرد جار ئەگەر ئێمە باسی پێشووی ئەگەر نوێنەری باسی گەندەڵیەکانی عراق بکەین نەک بە ئەو هەڵبژارنە حملەی انتخابی کوردستان نیە تۆ باسی بابەتی کوردستان دەکەین قایناکە ئێمە وەکو ئەوە کە ئەچینە بەغدا ئێمە سیرەکەین بۆچی شکۆی کورد دابەزیوە ئەگەر ئێمە لە کوردستان حکومڕانیەکی ڕاست و درست و دادپەروەرمان بکرد بە شکۆی کوردمان لە بەغانەشکان بە ئەمانتوانی بەقوەتێکی تازەوە بچیناوێ بەغدا چۆن نەبیننەوە لە ڕووی دیموکراسی و شەفافیەت و ئەم پرسانەوە ئەو شتانێک کە ئەوترێت هیچ دیموکراسیەت و شەفافیەتێک لە بەغدا نییە بەغدا سیرکەن ئەوان دژمنی یەکترن شیعێ سونێ بەس هەر کاتێک کە دێتە سەر پرسی کورد ئەوان لەوێ یەکسەر ئەبن بەبرا بەڵام ئەو یەک ڕیزی و یەکدەنجێ لە ناو کورد نییە قەت بۆیە ئێمە پێویستمان بە و یەک ڕیزی و یەکدەنجێ هەیە کە بچین لە بەغدا بۆی بە قووەتەوە بچینە ئەوێ بتوانین داکۆچی لە مافە دەستوریەکانی گەلەکەی خۆمان بکەین. سپاس دەکەم کاک حاکم سەلاح جەنابتان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانن وەکو خاتوون لە قسەکانی ئاماژەی پێدا وتی شکۆی کورد لە عێراق بە تەواوەتی یەکەم جاروتی نەماوە دوای وتی بە تەواوەتی دابەزیوە قسەکە لەسەر ئەوەیە عێراقێک من دوو ئاماژە بە دوو زانیاریە دەم بە پێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی کە لە شوباتی ئەم ساڵ سەبارەت بە 2017 بڵاوی کردوێتەوە لە 5 گەندەڵترین وڵاتی شەرق لەوسەتە باشە خۆڵاتی ناوەڕاست و بە پێی یونسکۆ ئەگەر هەڵە نەبم زیاتر لە 8 جار بەغدا وەکو خراپترین شار بۆ ژیان دانراوە ئەم عێراقی ئێمە توانین مافی خۆمانی تیاوەرگرینەوە و ڕێگر بین لەوەی کە نەبێ بە عێراقێکی زۆرینەی سیاسی شیعی بڵێ زۆر سپاس سڵاو لە کەناڵی کوردستان 24 و هەموو بینەرانەکانی لە هەرکوێ دنیادا بن سەری ڕێز و نوازش بۆ شەیدانی کوردستان و هەرچوار پارچەی کوردستان لە هەر شوێنێکی دنیا بن سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکانیش لە بەرەکانی زەنگەوە من بە بۆنەی ئەم مناسەبەوە بە بۆنەیەکی ئایر یەکەم ڕۆژی جژنی کرێکارانە سڵاو و ڕێزی خۆم بۆ سەرجەم کرێکارانی کوردستان و بە تایبەتی هەموو کرێکارانی جیهانە لێ بکەم ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی ئەوانەوە پیرۆزبایان لێکم سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستانەوە من ئەمێ لەگەڵ واقعی حاڵی نەو ئەو ڕۆی عێراقەوە بژین ئەمە سیرێکن کە ئەمڕۆ ڕێژەی دانیشتوانی عێراق یان ڕێژەی دانیشتوانی ڕێژەی کورسیەکانی پەرلەمانی عێراق زۆرینەی بەدەست لایەنیشترەوەیە ئێمە وەکو کورد لە بەغدا وەکو چۆن جەنابەت لە سەرتا ئیشارەت پێدا ئێمە ناتوانین هەر قەرارێک بێ بتوانین لە پێناو بەرژەوەندی کورد ئێکلای بکەینەوە لەبەر ئێمە ئەکسەریەت نینە 50 زاید یەک نینە ناتوانین ئەم بڕیارانەی کە لە پێناو بەرژەوەندی کوردانە یان ئەو بڕیارانی کە لە پێناو بەرژەوەندی خەڵک شەرێمی کوردستاندانە ئێکلای بکەینەوە باشترین ڕێگا چارەسەر ئەوەیە بۆی بتوانین پەنا بەر نەبەر تەوافقی سیاسی ئەو تەوافقە سیاسی ئێمە ساڵانێکە لەگەڵ شیعەکانی عێراق لەگەڵ سوننەکانی عێراقەوە پەیڕەویەکەین بەڵام بەداخەوە لەو کۆتاییەکانەوە چەندین بڕیارێک ئەتوانم بڵێم لە ماوەی ڕابردوو 12 بڕیار لە دژهێرێمی کوردستان بە خلالی ساعتێک دو ساعت دەنجی لەسەردرا و کە بۆ زەرمەند یەکەم کە هەمووی لە پێناو
بەرژەوەندی لە دژی بەرژەوەندی هەرێمی کوردستانەوە بوو ئەمە یەک لە خاڵەکانەوە زۆرینە و کەمینە ڕەچاوەکەن ئەگەر سیرکە ئەمە دامنە لە هەرچوە محافەزەکەی کوردستان هەرچا پارێزگای کوردستانیان بە ناوچە داڕێنراوەکانشەوە 80 کورسیمان هینە ئێمە ناتوان ئەو ڕێژەیە دروستکەین بۆی بتوانین هەر بڕیارێک لە پەرلەمانی کوردستانیان لە حکوومەتی عراقەوە دەرسی لە پێنا بەرژەوەندی خۆمان بەکاری بین تاکە چارەسەر بۆ ئێمە ئەوەیە یەکدەنجی ناوماڵی کورد وهروها لە هەمان کاتیشدا بتوانین هەماهەنگی لەگەڵ کوتلەی شیعەکانەوە یان لە کوتلەی سوننەکانەوە کەواتە بە بڕوایەوە هێشتا هیوایەک ماوە بۆ شەراکەت پرەنسیپی شەراکەت جێبەجێ هیوانەمابی ئەگەر هیوانەبی ئێمە ئەمڕۆ لاقی حاڵەژین ئێمە بۆ ئێستا هەمومان کاندین بۆ پەرلەمانی عێراقەوە شکۆی نەماوە لەوێ تۆ تا چەندە هاوڕای من هاوڕانیمە لەوێ ئێستا کورد شکۆی تایبەتی خۆی هەیە لە بەغدا ڕاستە کێشەی سیاسی هەیە ململانەی سیاسی هەیە یان گۆڕانکاری سیاسی کرەوە ئەمە شتێکە کە ڕووی داوە کە لە ناوچەکە و لە عێراق و بە تایبەت لە هەرێمی کوردستانشەوە بەس کە تو بڵێ ئەمە کورد هیچ پێگەیەکمان نەماوە یان شکۆیەکمان نەماوە ئێمە بۆ کاندیدین لێرانە ئێمە هەمووان ئێستا نیازمان کە لە دەنگدانی ئەمجارە بڕۆین بەرە بەغدا ببین ئەندامی پەرلەمان لە بەغداوە کەواتە کە من ئیمانێکم بە عێراق بڕوای تۆ ئەگەر قەناعەتێک هەبێت کە کورد شکۆی نەماوە پێویست ناکە بچین پێویست ناکە بچین مادەمی شکۆمان بۆ ئەسمان لە بەغداوە بۆیە من ئەڵێم باشترین چارەسەر بتوان لە ڕێگای هاوپەیمانەکانمانەوە لە ڕێگای وڵاتانی نێودەوڵەتیەوە یا فیشارێک دروستکەین لەسەر کوت لە شیعەکان و یا کوت لە سوننەکانە بۆی بتوانین ڕێژەی سیاسی تەوافقی دروستکەین ئێمەش بتوانین لەم کاتەوە لە پێناو بەرژەوەندەکانی گەلی کورد لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان بیقۆزین سونمەت ڕوانین ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کام هێز لە عێراق یاخ با بڵێم کام پێکاتە لە عێراق پێکاتەیەکی هێندەم میانڕەوە کە ئەکرێ ئێمە و پەیمانی لەگەڵ ببەستین سوننەکان یان شیعەکان هەرچەندە سوننە ماڵی نەبووە و شیعەش ئێستا پەلپەل و پەرتەوازە بۆ تا ڕادەیەک بە پێ بۆ چوونی من لە ئێستا و ڕابردوش و لە مێژوشەوە ئەگەر سیر بکەین ئێمە ئەتوانین زیاتر بە حکمی ڕژێمی سەدام حوسێنی ڕابردوو گۆڕ بە گۆڕ کەوا ڕژێمی سەرسەختی گەلی کورد بە ئەوە لە پێکاتی سونەوە بۆ درێژایی مێژوێ خەباتی جێراوە لە عێراق و ناوچەکەدا ئێمە زەرمەندی یەکەم بووینە لە دەست ئەو هێزەوە بەڵام لە هەمان کاتیشدا ناکری ئێمە برادرانی سونە فرامۆژ بکەین لەبەر ئێمە سنوورێکی دوور درێژمان لەگەڵ سونەیە بەڵام لە هەمان کاتیشدا ئەتوانم بڵێم لەگەڵ کوردە شیعەکان هاوپەیمانیەتێکمان هەبووە یان دۆستایەتێکمان هەبووە ئەکرێ زیاتر هەوڵ دەین هەماهەنگی لەگەڵ هەردووکلان بکەین بە تایبەتی ئەگەر بکرێ لەگەڵ شیعەکان زیاتر لێ ئەمە نزیکترن ئەمە بەڕای بۆ چنی ئێمنەوە بەس لە هەمان کاتیشدا ناکرێت هێزی سونە فرامۆژ بکرێت لەبەر سنوورێکی ێزگا درێژی لەگەڵ ئێمە هەیە بەڵێ سوپاس دەکەم کاک گەیلان یعنی قسە لەسەر ئەوە هەیە ئەوترێت ئەگەر کورد یەک ڕیز و یەکدەنگ نەبێت لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا پاکێژێکی استراتیژی نەبێت ئەگەری ئەوە هەیە نەک مافە زەوت کراوەکانی بەڵکو مافی دیکەشی زەوت بکرێت ئێوە لەو بارەیەوە ڕاتان چییە؟ بەڵێ کاک یادگار من دوو ملاحەزەم هەبوو پێشەوەی بێمە سەرەوەیە یەکەمیان کاک دکتۆر باسی ئەوەی کرد کە پارتی بەشدار نەبووە لە دەنگدان بەهەیە یاساییکردنی حەجی شابی بەڵکو بە زۆرینەی زۆری دەنگەکانیان بەشدار بوون هەم ئەوان و هەم یەکێتیش و هەم دەتوانێت تەسریحی سەرۆکی فراکسیۆنی خۆمان هەیە ئەوە یەکیان لەبەرەوەی ئەمە کاندیدین بەڕاستی لە بۆ ناوهینانی ما مەسەڵەن ئەو بە دکتۆر گاز بکریاویت کە بە حاکم بانگ بکرێت من حەز دەکەم ئەمەش با وەسفەی خۆمان بکەین مادەم تا من وەکو پێویست گوێم لە دەنگی تۆ نییە ببوورە ئەگەر یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە زۆر سپاس دەکەم لەنە حەقی ڕەتی بە مایکەکەتەوە نییە ڕەتی بە مایکەکەتەوە نییە بەس یەک تۆز دەنگت هەڵبڕی سپاس دەکەم ئەمەش حەق خۆمانە مەسەلەن لەبەر یەکشمان بکەن ئەو دەنگە هەندێک دەنجێ خراپ نییە بە حکمەوەی کە ئەمە کاندیدون ئێستا خەرکە تەماشامان دەکات قابلیەتەکەمان لە ناونیشانەکەمان دەبینیتەوە بەڕاستی وابزانم ناوهینانی یەکێک بە دکتۆرەبی کە بە حاکم مشتوالە لە بۆمان نەوان ما خەرکەکەی لەوانەیە وابزانیت کە ئەمە خاوەن شەهادەش نینە لێرانەیە بە ئەمەش وەسفەتی خۆمان بکەین بە پێویستی دەزانین کاکە من ماوەی 20 ساڵە لێکۆڵەری دادوەریمە لە ساڵی 2009 یەکەمی سەر هەموو هەرێمی کوردستان بوون لە ئیمتحانی حاکماتی دوو جاری کەش باشەوی هەر ناجح بوومە بەس بە خۆتان دەزانێت کە نە قەزا سەر بەخۆی و نە یاسا سەروەرە و نە دادگاکان نەکرامە حاکم کاکە لەبەر چش لەبەرەوەی لە ساڵی 2009 کە دەنگدانی سەرۆ چێرەمە هەبوو ئاشکرا بوو کە دەنگم نەدا دەزانم باسیش دەکەین پەیوەندی بە نەعەدالەتی ناوەخۆ هەیە ئەو قسەیە ئەو خوشکە کردی فعلەن ڕێک وایە لەبەر ئەوەی کە باسی ئەوەی کرد کە ئەگەر دادپەروەری لەناو هەرێمی کوردستان نەبی بەخوای لە بەغدا هیچمان پێ ناکرێت
ناتوانم لە بەغدایە دیفاع لە مەشروعی بکەم لەوەی لێرانە دەسەڵاتدار تێدا زلتر و گەورەتر بی کەچی هاوڵاتیەکیش کە دەنگ دەداتە من کە دەنگ دەداتە من کاکە نابڕای کرایمە کاک گەیلان تکایە ینی بەرنامەکە خەریکە بێ بە خەمی شخصی تکاتان لێ ینی بەجددی ئێوە ئاوا بە دەنگ دەرتانەڵێن دەنگمان پێ بدەن کە باتی کێشەی شخصی خۆتانەکە باسی خۆمان لەبەرەوەی کاتی پرسیارەکە لە وڵاتی پۆستەکان دابەز دەکرێت با بێنەوە سەر پرسیارەکەت باش ئەگەر کورد یەکڕێز و یەکدەنجی نەبی فعلن بەڕاستی وایە ئەمە ئێستا تەسەوری ئەوەی دەکەم لە دوای ئەو هەڵبژاردنەیە دەسەڵاتی عراقی زۆر بێمنەتانە بەرامبەر بە کورد هەڵسو کەوت بکاتن لەبەرەوەی کورد گرەوە چی کرد لەو گرەوەی دۆڕا ئەمە لە ساڵی 2014 زۆر جارەوە تاوانمان کردووە کورد تاوانی کردووە یەکگر نینە تاوانەکەمان لەوەی یەک هێزی چەکدارمان نییە دەستوری ناتوانم یەک بە یەک ئەو شتەیە ئەوە کرێ تەمەشاکە لە دەستور باسی ڕفراندۆم نەکردیا بەس دێنە سەرەوی تاوانی کورد چییە تاوانی کورد چییە تاوانی کورد ئەوەیە ئەمە لە چەند لە مێژە لە ساڵی 2009 بزوتمەی گۆڕانداوای کە دەرێ کاکە یەک هێزی چەکدارمان هەبی یەک حکوومەتمان هەبی یەک ئاسایشمان هەبی نییە کاچ هەرێ تۆ ئاگاداری چەند هێزی چەکدار لە بەغا هەیە کا گەیلان حەزەکەم بۆ ئەو دەوڵەتە ئەو کیانی تێبینی لەسەر قسەکانی کاگەیلان دەستان خۆش سەرەتا من لە قسەی خوشکە ڕێزان بەڕاستی هەڵەیە ئێمە وابیر بکەین کورد شکۆی نەماوە هەتا پێشمەرگە مابێ کورد شکۆی هەیە کورد مابی کورد شکۆی نانە هەتا پێشمەرگە بەڵام تۆوتت هاوڕام لەگەڵ قسەکانیە نانە بەتا پێشمەرگە تۆوتت من هاوڕام لەگەڵ قسەکانی ڕێزانخانە ئێستا تۆ تا کورد هاوڕێم ئەمە پارادۆکسێکە هاوڕام لەگەر ئەوەی هەتا دادپەروەری لەناو کوردستان نەبی لەبەردا ئەمە هیچمان پێ ناکات هاوڵاتیمان ئیتیمای نییە پەرلەمانمان هەیە بێوە بەشدار بووینە لە پەرلەمان دادپەروەری هەیە لە کوردستان هەتا وەکو هێزی پێشمەرگە هەبێت شکۆی کورد بوونی هەیە قەتیش ئەگە ئێمە وا بیر بکەینەوە ئەمە لەلایەک لەلایەکی دیش بەڕاستی ئێمە نابێت لێرە پارێزەری لۆ شیعەکان و سونەکان بکەن ئێمە دەبێت پارێزەری ئەو هەڵبژارنەکە هەڵبژارنی عێراقا کە ئەو برادەرە دێت باسی بابەتێک دەکات کە پەیوەندی خۆزگا ئێمە بمانتوانێت باسی گەندەڵەکانی خوار و ناوەندی عێراق بکەین کە عێراق بە خۆت باست کرد یعنی یەکێکە لەو پێنج فاسی ترین دەوڵەتانەی کە لە هەموو دنیا هەیە تۆ بۆ نایە دواتر یعنی ئەمە ئەگەر نمونەیەکی سیر بینە هەتا وەکو حکوومەتی هەرێم نەوتی لە کەرکک دەفرۆش ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکانمان جێمان لە ژمارە و نازام چوو تاڵانکردنی نەوت و نازام ئەو بابەتانە ئێدەوەرە ئێستا لە کەرکک نەوت دەفرۆشێ لۆ کەسی بەدەنگ نیە لۆ کەسی بەخەبەر نییە نابێ شتەکان تێک هەڵ بکرێ نابێ بابەتەکان تێک هەڵ بکرێ ویستیان شکۆی کوردستان بشێن بەڵام ئێمە لێ نەگەڕن لە پردێ و سحێلا ویستیان کوردستان و خەڵکەکی زۆریش ویستیان ئەو هەرێمە وەکو کیان نەمینێ بەڵام ئێمە لێ نەگەڕین لە جیاتی مامەڵە لەگە پارێزگاکان بکەن ئێستاش ئێمە مەزبورمان کردن کە بێن مامەڵە لەگەڕ ئێمە بکەنەوە بە تایبەتیش لەگەڵ پارتیمان و جەنابی سەرۆک باشە کەواتە پرسیارەکە لە ئێستادا ئەوەیە کورد لەگەڵ کێ مامەڵە بکات لە دوای هەڵبژاردن بەڕای ئێمە ینی دەبێت خوێنەوەیەکی ورد بۆ ئەو بابەتە بکرێت ئێمە دەبێت مامەڵە لەگەڵ واقع بکەین ئێمە نەمان دەویست بەڕاستی بەشدار بین لەو پرۆسەیە بەڵام ئەوە بەشدار بووین پارتی سیاست لەگەڵ ئەمری واقع دەکات لەو بابەتێ ئێمە لەگەڵ چێ بەشدار دەبین دەبێت بە وردی ئەو دیراسەیە بگرین طبعاً پاش هەڵبژاردن گۆڕانکاری دەکرێت ئێمە سێستا دەبینی سێ کولەی شیعی زۆر بەهێزانە حتا لە ناو خودی شیعە بۆ نمونە عەبادی مالیکی ئەوەی حەشدی شعبی ئەو برادەر ئێستا هادی عامری ئەوان هەمویان منافەسە دەکەن ئێمە وا دەبینین کە نێوماڵی شیعە لە هەڵبژاردن دابەش دەبێت بۆیە ئەوان پێویستیان بە ئێمە دەبێت بە تایبەتیش پێویستیان بە کورد دەبێت ئەگەر ئێمە هاوڕابین بەڵام مەسەلەی کورسی کاک یادگەر ئێمە 62 کورسیمان هەیە سەرۆک کۆماریشمان هەیە ئەگەر کە سەرۆک کۆمار پارێزەری دەستورە بەڵام دەبینین لە مای بوونی ئەو 62 کورسی و سەرۆک کۆماریش چ دەرحەق بە کورد کرا
هەمان ڕووداوەکانی ڕابردوو لە داگیرکردنی کوردستان کرا بە یەک خاڵ پێم بڵێ ئەکرا سەر و کۆمار چی بکاونەی کرد ئەکرا سەر و کۆمار دەسەڵاتی خۆی بەکار بێنێت سەر و کۆمار دەیتوانی لێرە باشە سەر و کۆمار تانەیدا سکاڵای تۆمار کرد لەسەر بودجە بەڵام پێیان و دەسەڵاتەکانی تۆ شمولی ئەم ئیشە ناکات کاریزمای مەبەستین ئەوە نییە باسی سەر و کۆمار بکەن بەڵام مەبەستین عقلی مەبەستەوەی وەکو جەنابی سەرۆک مام جەلال کاریزمای ناوی خۆی بەکاربێنێت کاریزمان نەک پۆستەکەی سپاس دەکەم کاک دکتۆر زۆر سپاس کاک دکتۆر ڕێزان خان سەبارەت بە مافەکانی کورد لە بەغدا ئەوترێت گەر لە دەستورەوە بڕوانین ئێمە کۆمەڵێک زیاتر لە نێوان 55 بۆ 64 مادەی دەستوری پێشێر کراوە کە تایبەتە بە کورد یان هەر نەک پێشێر کراوە هەر جێبەجێ نەکراوە قسە لەسەر ئەوە هەیە کە ئەگەر هەیە ئێمە مافی دیکەش لە دەست بدەین تا چەندە هاوڕای لەگەڵ ئەم قسەیە و ئەوانەی لە دەستمان چۆن بەدەستیان بێنینەوە ئێمە وەک کاندیدی پەرلەمان کە ئێستا کاندیدین ئەگەر متمانەی خەڵک بەدەستبێنین ئەوە ئەبینە نوێنەری میلەتەکەی خۆمانیان ئەو کەسانێک کە متمانیان پێبەخشین ئێمە ئەبێ لەوێ داکۆچکارێکی سەرسەختیان پێداگیری بکەین لەسەر ئەو مادە دەستوریانەی کە پەیوەندیان بە مافە ڕەواکانی گەلی کوردەوە ئەوانەی پێش ئێوە لەوێ بوون داکۆکیاری سەرسەخت نەبوون ئەتوانم بڵێم تاک بڵێ بەڵام ئەوان وەک پێویست کارەکانی خۆیان جێبەجێ نەکردووە هەندێک لە ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکان هەبوون لە وەک ئەو زانیاریمان هەیە هەندێکیان لەوێ هەبوون وەک پێویست نەک هەر داکۆچیان نەکردووە بەڵکو جاری وا هەبووە کە بە پارە دەنگەکانیان فرۆشتە پرۆژە یاسا هەبووە زدی باشە ئێوە بۆ ناویان ئەعلان ناکەن پرۆژە یاسا هەبووە کە لە 100% دژی ینی هەست ناکەن ئەمە خیانەتە لە میلەتی خۆتان ئەگەر ئێوە پێی هەڵنەسن میلەت بەکارێکی زۆر ناڕەوای ئێوە بینێ کە پەرلەمانتاری کورد بە دەنگی کورد چۆتە بەغدا لەوێ دەنگی خۆی لەناو پەرلەمان فرۆشتووە بۆ دڵنیاییەوە ئەو زۆرێک لەو ئەندام پەرلەمانانە وەک پێویست نەبوون جوابی پرسیارەکەی من بڵێ تۆ وتت ئێمە ئاگادارین و زانیاریمان کە ژمارەیەک پەرلەمانتار دەنگی خۆیان فرۆشتووە دەنگەکە یا بە سونە فرۆشتراوە یا بە شیعە فرۆشتراوە بۆ ناویان ئیعلان ناکەن لە چیە ترسن زۆر هەندێک هەمویان نا بەڵام هەبووە ئێستا یەک دانەش بێت بۆ ناویان ئیعلان ناکەن ئەوە هەموو خەڵکی بۆ سکاڵایان لەسەر ئەوەیە کە لە میدیاکانەوە زۆرباسیەوە کراوە و کە من وەک خۆم زۆر گلەیم لەو ئەندام پەرلەمانانەی پێشێ بۆ زۆربیان کە وەک پێویست نەبوونەتە جێی متمانەی خەڵک نەبوونەتە جێی ئەو دەنگدەوە کە بە دڵنیایەوە جیاواز دەبین کاک حاکم سەلاح تەمانەمە یەکەم بەرنامە نیە من چەندین بەرنامەم کردووە لەم لە 15 بەرنامەی ڕابردوو پێم وا بێت لە 2 بەرنامە کاندیدی هاوپەیمانی یا لە 2 بەرنامە یا لە 3 بەرنامە کاندیدی هاوپەیمانی لە بەرنامەکە نەبووە 12-13 بەرنامە لەم 15 بەرنامە حزوریان هەبووە بەم شەویشەوە ئەوە بەرنامەی 16 هەمە هەمیشە ئەڵێن ئەوانەی پێش ئێمە وەکو پێویست نەبوون تەنانەت ئەم شەو تۆمەتباریشی کردن بەوەی کە دەنگی خۆشیان فرۆشتووە و مادام ئەوان ناوەکانیشیان لایە کەواتە تاوانبارن ناوەکان بەس لای ئەوانن ئەڵێن ئێمە جیاواز دەبین ئێوە لەو ڕۆ پێتان وایە یعنی لیستێک فراکسیۆنێکی دیاری کراو بە تەنها بتوانێت جیاواز بێت و مافی زەوت کوراوی کورد وەربگرێتەوە بڵێ زۆر وەڵام من لەسەر تامی شارت بە شتێک بدەم هەمووکو ڕاگەاندەکان و هەمووکو کاندیدانی فراکسیۆنەکانی کەشکۆێستا کە کاندیدن بۆ بەغدا هیوادارم ئەو هەڵبژارنەی هەرێمی کوردستان و لەگەڵ هەڵبژارنی بەغدا تێکەڵ یەکتر نەکەن ئەمە هەڵبژارنێکی ئەم شەو لێرە تێکەڵ کرا هەندێک جار بڵێ ئێستا ئێمە کاندیدین بۆ پەرلەمانی بەغداوە ئەم هەڵبژارنە هیچ پەیوەندیەکی ئەو توی بە هەرێمی کوردستان و نیە زۆر جار لە ڕاگەاندەکان شۆ تێکەڵ یەکترکن پێم ئەم هەڵبژارنی بەغدایە هەڵبژارنی هەرێمی کوردستان ئەمە یەک لە خاڵەکان سەبارەت بە خاڵەکەی پرسیارەکەی جەنابی شوان من پێمە بە تایبەتی فراکسیۆنەکەی من کە ئەو ئەندام پەرلەمانانی کە لە بەغدا بوون دەورێکی کاریگەریان هەبووە دەوروکی ئەوتیان هەبووە لە پێشکەشکردنی پرۆژەکانیانەوە لە پێشکەشکردنی بڕیارەکانیان کە لە ناوەن بەغدا و لە پەرلەمانی کوردستان ئاراستە کراوە هەندێکیان هەوڵی جدیان بۆ درا بۆی بکردن باز جێبەجێکردن و هەندێکیان جێبەجێ کردن هەندێکیان جێبەجێ نەکراون کەواتە کورد دەنگی خۆی نەفرۆشتووە لەوێ مناڵم قورسایی خۆی هەبووە ئەندام پەرلەمانەکانی ئێمە هەموو فراکسیۆنەکان شەوە دەوریی ئەوتیان هەبوو من ناڵێم هیچ دەوریان نەبووە ئەگەر هەدی دەوریان نەبووە بۆ لێوێنە بەس ئەبێ ئەمە هەندێک شت واقعی حاڵ بخوێنینەوە یەک زای دێن ئەکاتە بە دوو من ئەڵێم ڕێژەی ئەندامانی پەرلەمانی کوردستان ڕێژەیەکی ئەوتۆنە 50 زایدێکبی بۆی هەر بتوان هەر بڕیارێک لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن ڕێژەیە زیاد ناکە ینی ئەمە واقعەکە ئەو ئەندام پەرلەمانی ئەمدا پەرلەمانانی کە ئێمە لە بەغدان هیچیان نەکردووە کردویانە بەس بەڵام بەپێی هەوڵ توانەی خۆیان ئەوەندەی لە دەسەڵاتیاندا هەبووە
لەوانەیە خەتای ئەوان نەبوو منڵێم ئەگەر لە سەرتاژی شاردم ئەگەر بە تەوافق نەبی منێر دڵنیاتەکەمەوە هیچ بڕیارێک لە بەرژۆنی هەرمی کوردستان ئێکلا نابیتەوە یان مەبی پەنا بە نێزە وڵاتانی نێودەوڵەتیەوە یان بێ بە تەوافق ئەمە واقعی حاڵە تۆزە ئینسان واقع بەبێەوە ناتوانین نافەزە ئەمە واقع بخوێنیتەوە بەس بەڵامەکو چۆن برادران ئشارت منڵێم هەتاکو یەک تاکە کورد ما بێ شکۆی کورد هەر ئەمێنیە ئەمە واقعێکە ئەمێ لە خیاڵی خۆمزمینی نەک هەر کوردێک بە ئەو هێزە پێشمەرگەی کوردستان بە تایبەتی ئەو هێزانێکە لە ناوچەکاندا هەنا یاکو دەزات ئەڵێم هەر یەک کورد ما بێ لە هەموو دنیا شکۆی کورد ئەمێنیت هەر بەزیدی شەمین سپاس کاک حاکم سەبارەت وڵام مافەکەی مافی تۆم نەخواردووە ئەگەر مەجاڵی گوێ لە هاوڵاتیانیش بگرین دێمە وڵات ئەگەر ڕخسەت بە سەرچاو لە جەنابتەوە دەست پێەکەم لە دوای ڤۆکس پۆپەکە ئێمە ڕای کۆمەڵێک هاوڵاتیمان لە شارە جیاوازەکان یاریمی کوردستان وەرگرتووە بۆی دەنگی ئەوانش بە شێوەیەک لە شێوەکان بێنینە ناو ستۆدیۆی باسی یاخود ئەم شوێنەی کە بەرنامەی باسی هەڵبژاردننی لە یەکەین با گوێ لەوانیش بگرین سەبارەت بە مافەزەوتکراوەکانمان بزان ئەوان چیەڵێن و تا چەندە هاوڕان لەگەڵەوە. ئەگەر قسە لەسەر یەکتر بکەن و دابەزینە سەرێک ئەوە لە ساڵحی لە بەرژەوەندی دژمنە پێم باشە ئەو ململانەیە و ئەو ئەوەیە لە بەغدا بکەن ئەو شەڕە گەورەی لە بەغدا بکەن چونکە لەوێن دەر شەڕە گەورەکە دەست پێ دەکاتن هیوادارم بە یەک دەنگ بە یەک هەڵوێست بچن لەسەر لە پەرلەمان داوای مافی کورد بکەن داوای حەقی خۆمان بکەن خودی ما توێت هەموو حزب بەغدا یەک بن دو حقی کردو همه مادید ما مادید 140 معاشت پیشمرگی حقی جوتیارا یعنی او دبرت مید که اوت دست حکومت دا همو ام حس کن کو چنا بالورده هیک بخوب کشید بو حزب خوب و او خو ام حس کن هم که همو ورده یک نبن یعنی چه شروطت کرداب جنان داوان یکم اگر سر بگیره اگر بخشی خراب کن خوان قازانجا خلق قازانجا دنیا برزه بتوانه خوشوی زبن لای خلق ریزیان زیاتر به سقە زیاتر بێ پێیان بەڵام بەداخەوە حکوومەت گەلەکە هیچی متمانی بێکتی نەماوە پێش ئەوەی کە بسنە بەغدا لێرە لە کوردستان حزبەکان زیاتر تەفاهمی هەبی زیاتر یەکدی بگرن بۆ ئەوەی کە بە بەرنامەیەکی ڕێکوپێک ببتە بەرنامەیەکی کوردستانی ئەو جە بسنە بەغدا لەوێندرێ نەکو هەرو حزبە و لەلایەکدا ئیش بکاتن من وا پێم باشە کە هەموو حزبەکان وەکو یەک حزب وەکو یەک تیم ئیش بکەن لە بەغدا تاکو بتوانن مافەکانی ملەتی کورد دەستەبەر بکەن زیاتر ئەو خەڵکی هەمیە دەنگی خودەتە ئەوەن بربژێرۆنە و تشتێکی بوو بکەن و بەرگریە مۆفی کوردەوە بکەن بەرگریە مۆفی پێشمەرگای بکەن بەرگریە مۆفی جوتیارە بکەن یعنی هەمیە چنە سەر سندوقی دەنگدانێ و بۆ هەندێ و یعنی حەقی کوردە درستی دەست ببینن لەوێن دەرێکە کە ناوی کورد دەینن هەموو یەک بابەتە هیچ ئەحزابك بەجودا لا نانێن کە دەرێن ئەوە کووردە نارێن ئەوە وڵا ئەوە فران حزب یان فران حزبە دەبێ هەموو پشتی یەکدری بگرن هەتا کورد پێسەر بکەویتن بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە باسی هەڵبژاردن ئەوەی بینیتان ڕای کۆمەڵێک هاوڵاتی بوو لەسەر مافەکانی کورد لە بەغدا لەسەر ڕۆشتنی کورد و فراکسیۆنە کوردستانیەکان لە دوای 12 ئایار و پرسەکان و پێشاتەکانی دوای ئەوە بەرەو بەغدا دیارە هەموو شەوێک هاوڵاتیان زۆر باشتر لە حزبەکان درکیان بەوە کردووە کاگەر ئێمە یەک ڕیز و یەک دەنگ و یەکگرتو نەبین بچینەوە بەغدا هیچ بە هیچ ناکەین و هەمیشە داوای ئەوە ئاکەن ئەڵێ هەموو حزبەکان بڕۆن شەڕ لە بەغدا بکەن بۆ مافی کورد بۆ ناوچە جێناکۆکەکان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ مادەی 140 بۆ مافی پێشمەرگە بۆ مافی جوتیار ینی دیسانەوە داواکەن ئەڵێ یەک بەرنامەتان هەبێ وەکو یەک تیم بچنە بەغدا ئەوان مامەڵە لەگەڵ ئێوە ناکەن وەکو حزب بەڵکو مامەڵەتان لەگەڵاکەن وەکو کورد ئیتر سەر بە چلایەنەکەن گرنگ نییە بەلایەنەوە ئەوان وەکو کورد سیرتانەکەن کاک حاکم سەلاح بۆی قسەکانی پێشووتریشت تەواو بکەیت و غەدرت لێ نەکەم لە کات
سەبارەت بە ڕای هاوڵاتیان ینی ئەوان ئەمیشە داوایەوەکەن کە یەکگرتوو بن بە یەک تیم بە بەرنمەیەکی هاوبەش بچنەوە بەغدا بەڵام بۆچی دوای هاوپەیمانی تەحالفی کوردستانی لە خولی یەکەم و دووهەم بە دیاریکراوی تا ڕادەیە کە کورتایە بەهێز بوو سەردەمی جەنابی سەرۆک مام جەلالیش بوو خوا لێی خۆش بێت دوایەوە کورد هەر ئەو هێزەی نەبووە لە بەغدا ئێوە لەو بارەیەوە چیڵ من سەبارەت بە پرسیاری هاوڵاتەکان منیش دەنجی خۆمە خەمەپاڵ ئەو هاوڵاتیە بەڕێزانە مش لەگەڕ بۆچوونی و ڕابۆچوونی ئەو هاوڵاتیانەوە کە لەبەر لێستا قسەیان کرد مش لەگەڵ هەمان ڕێیواندەمە سەبارەت بە پرسیارێکی بەڕێستانەوە مێ لەسەر تا باسیەوەی کەم کە کاگەڵ باسی سەرۆک کۆماری کرد من ئەڵێم سەرۆک کۆمار دەسەڵاتەکانی خۆی تەواو بەجێبەجێ کردووە ئەگەر ئێمە بێتە سەر سەیری دەستورکەی ئەمە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار ئەو حەدیە بەڵام ئەبێ جیاوازی لە نێوان سەرۆک تاڵەبانی و سەرۆک کۆمار کاتی خۆی هەبووە ئەمە جیاوازێکی ئەو تۆ هەیە بەڵێم زیاتر سەرۆک تاڵەبانی کە خوای لێ خۆش بێ کە کارازمایەکی گەلە گەورە بووی ئەینسان خەناتم وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە کارێزمایە کە تاکو ئێستاکە بتوانێتی تەواوی مافەکانی گەلی کوردی فعالی بکات و سەرسەختی بۆی کورد بە هەموو دنیا بناسی ئەمە کارێزمایەکەی خۆی بوو زیاتر وایە ئێستا جیاواز لە کاتی جەنابی سەرۆک مام جەلال دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار 100% تەشریفاتین چکە ئەو کات ئەو مافی ڤیتۆی هەبوو بەڵام ئێستا ئەوە نابینین ئەوە ناتوانێت بەکاربێنێت دەسەڵاتەکانی خۆی زیاتر بەکاردێنێت کۆمار هەر کەسێک بێت سەرۆک کۆمار هەر کەسێک بێت گەر کوردیش نەبێت حامی دەستورە پارێزەر و پاسەوانی دەستورە بەڵام تۆ هاوڕای کە دەستور پێشێل کراوە بەڵێ دەستورکەواتە چی کردووە دەستور پێشەکە بەڵام سەرۆک کۆمار بە حکومەتەکانی خۆی کە لە ڕابردوودا کەسایەتی خۆی وای لێ کرد ینی کۆمەڵش لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ وای لێ کرد سەقامێکی ئارامی بێنتە ناوچەکە وای لێ کرد خەڵکی هەرێمی کوردستان بێبەش نەبی لە سەرۆت و سامانەکانی عێراق و خەڵکی جەنابی مەعسووم کاکتۆر فوادیش فەڵەن دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنی بەپێی ئەو بەکارێناوە ئەو بەپێی ئەو دەسەڵاتانی کە لە بەڵام بەپێی دەسەڵاتانی کە بەدەستوری بۆ دیاریکراوە دەستوری ینی دەستور پێشێل کراوە ینی بەکارێنانی هێزی عێراقی دژ بە عێراقی ئەمە قبول کراوە نەخێر شەیدکردنی پێشمەرگە و بەدەبابە ڕۆیشتن بەسەر پێشمەرگە ئەمە تەواوە تعەداکردن لە ژنی لە کچی لە پێشمەرگەی لە گەنجی کورد لە خانەقین و لە خورماتوو لە کەرکک هەموو ئەمانە دەستورین نەخێر ئێمە قەت لەگەڵ ئەوانینەوە هیچ قەرار دەستورینە بەڵکو لە دەستوری عراق شات نابی هێزی عراقی بە شێک بەرامبەر بەگەلەکەی خۆی بەکاربینێ ئەمە ئەمە پێشێلەکانی دەستورە من ئەوە نەگە پێشێلەکانی دەستورە بەڵام لە هەمان کاتدا ئێمەش کەمتر خەم بووینە هەر خەتایەکە لەوان نییە ئێمەش خۆمان بەشێکین لە بەشەکانی ئەمە تاکو ئێستاکە ئەمە یەکشتا ئێمە بەشێکی فیدرالی سەر بەناوەندەوەینە زۆر سپاس دەکەم کاک حاکم کاتەکەت کۆتاییات ڕێزان خان گەر وەکو گریمانەیەک وەکو ئفترازیەک مامەڵی لەگەڵا بکەین ئێوە لای تۆ بێمەوە من ئەو منی داری دانیشتنەکەدەم تۆ بۆت نییە تەداخلیەوە بکەیت ڕێزان خان ئەگەر ئێوە پۆستی سەرۆک کۆمار بەدەستبێنن یان وەری بگرن چۆن جیاوازە بن سەرۆک کۆمار ڕێیەکی خۆش لەسەر قسەی وڵاتیان بڵێ بۆی بیرم من بەدڵنیاییەوە ئەگەر ئێمە یەک ڕیز و یەک دەنگ بین ئەوە بە قووەتێکی زۆرەوە ئەچینە بەغدا و حسابێکی جیاوازترمان بۆکرێ بەڵام کاکە جیان یەک ڕیز و یەک دەنجی چ ئێمە ماڵی کوردی وێران بۆ ئێمە لە ناو وڵاتی خۆمان خەڵک نانی نییە بخوات چ باسیەوە بکەن لە بەغدا سەرۆک کۆماریان سەرۆک کۆمار هەرچیەک بکە نەکە ئێمە لێرە خەڵک نانی نییە بخوات من ڕۆژانە خەڵکە بینم جەرگم دێشیانی دەیان گەنج ئەبینم لەسەر جادە دینارێکی پێنی ینی ناتوانێت کارتێکی مۆبایل بکڕێ ناتوانانی جلێک بکڕێت بەو دەیان گەنجەی کە پارەیان پێنیە کارتێکی مۆبایل بکڕن نەئەکرا ئێوەی کاندید هەمووتان تۆزێک لە ژماری پۆستەرەکانتان کەم بکردایەتەوە بتاندایە بەوان ئێزا ئەی حکوومەت ئیشی چیە ینی ئەی هەرێمی کوردستان وڵاتێکی فەقیر نییە ئەی ئەو هەموو پارەیە ئەو هەموو پارەی نەوت فرۆشنە بە میلیۆن بەرمیل نەوت ئەفرۆشرێت ئەی ئەو دەنگدەری من بووە کە قوت و نانی توی بڕیا هەتا ئێمە ئەبێ وڵاتی خۆمان ڕێکخینەوە ئینجا بچین بە قووەتێکەوە لە بەغدا ئەوان بۆچی حساب بۆ ئێمە ناکەن ئەبینن کە ماڵەکەی ئێمە چۆن وێران بووە ئێمە مۆزەفێک دەوامەکە مامۆستایەک 3 مانگ دەوامەکە ڕوبعێک مەعاش وەرەگرێ عێراق حسابی چی بۆ کە ئێمە حساب بۆ تا چی خۆمان عێراق ئەگەر بوجە و موچە بنێریە مامۆستاش لە کاتی خۆی وەری ناگرێت
عێراق بۆچی ناینێرێ لەبەر ئەوەی ئێمە نەوتی خۆمان نەفرۆشین و پارەکەشی نازانین ئەچی بۆ نەوتمان نەفرۆشتە و ناشنێرێ داهاتی نەوتمان چەندە ڕێزان خان داهاتی نەوت من نازانم ینی داهاتی نەوت نازانی چۆن نزانی بەشی موچاکە ئەی فرۆشن و ئەی خۆن تۆ چۆن نزانی بەشی موچاکە کە نازانی داهاتەکە چەنە بەشی بەشی موچە ئەکات ئەو بە ئەو ملیۆنە بەرمیلانەی ینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە مانگێکە چەنی پێویستە بەدەیان بندیوارمان هەیە من نازانم ئەوە چۆن جوابی پرسیارەکەی منە کاک زۆر فەرموو باش کاک یادگار لە حقیقەت ئەم دەمەوێت لە دوسێ نوقتە دوسێ خاڵەوە یەک ئێمە یەک ڕێز نین ئەمە ڕەنگە حیزبەکان یەک ڕێز نەبن بەڵام خەڵکی کوردستان یەک ڕێزە منە شەوە پرسیارێکم کرد وتم ماڵی گەورەی هەرێمی کوردستان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تایە جێهێڵراوە و لە دەرەوەی ئەو ماڵار حزبە و خێمە و چادرێکی بۆ خۆیانەوە بەڵام کە دێتە سەر بابەتە نیشتیمانی و نەتەوەیەکان کوردستانیەکان خەڵکی هەرێمی کوردستان یەک ڕێزە لە ڕیفراندۆم باشترین نمونە 1970 خەڵک بە دەنجی بەبەڕێدا کە ئەو بەڵگەی لەسەرەوەی خەڵکی کوردستانی کریزە بەڵام ئیدی ئەوە حیزبەکانن هەریەک بە زۆرێک ینی بیر دەکاتەوە ئەوە خاڵی دوو بەڕاستی ئەتوبڕێ ئەندام پەرلەمانەکان لە خودی پێشووی چی نەکردی ئەم پێم وایە ئەو بۆچە زۆر بەیان تەمان زۆر بەیان پێم وایە لە شوێنی خۆی دەنگی خۆیان فرۆشتوە ڕێزان کە دەڕێ وەک پێویستی وەک پێویست نییە ناکرێ وەرە تەبخەس و ناسە ئەشیا ئەوم ئەوان شتی باشیان کردو ئەوان پرۆژەی باشیان کردو ئێمە ئەوانمان هەڵبژاردەوە لە خوڵەکانی پێشە بەڵام کێشەکە ئەوە نیە خۆ ئەتووەرە دەستورت هەیە دەستورەکەت پێشێ دەکرێ خاچی کوردستان داگیر دەکرێت دەیانەوەی هەرێمی کوردستان جارێکی ئەوان پێداگیری بکەن لەوێ لەسەر ئەو پێشێلکاریانە ئەوان ئیشیان چی ئێمە پێداگیریمان کرد ئێمە گەڕینەوە بەڵام لایەنەکانی دی لەگەڕ ئێمە نەگەڕانەوە بەڕ ئێوایە ئێمە گەڕینەوە دەبا کوردستان بەگشتی بگەڕایەوە و لە حقیقەتیش بەشداری نەکرداوە خودی سەر و کۆماریش ئەگەر بیتۆشی لە دەستدانە بووە دەبووە پۆستەکەی بەجێ بێشتا چونکە ئەتو کە خەڵکی کوردستان بوو جەکەت برا کە کوردستان داگیر کرا یعنی نمونەیەکی زۆر سادە پێشمەرگە تاکە هێزی دیموکراتیک تاکە هێزە کە دیفاع بەرگری لە هەموو دیموکراتیەکان دەکات لە پێکەوە ژیان دەکات خەباتی کردو شەڕی ئیرهابی کردو شەری تیرۆری کردو بەڵام بەسیترین مافی بۆ دابین نەکراوە کەچی دەبین هێزێکی لەشکری مەذهبی وەکو حەشدی شعبی کە هەوڵ دەدا لایەنی بەرامبەری بسرێنێتەوە هەموو ئیمکانێتی لەبەردەزایە کەواتە دەکرا ئێمە ئەو کاتێک ئەمە ڕەتی هەیە بە لاوازی نوێنەرایەتی کوردەوە ناڵێم پەرلەمان ئەڵێم نوێنەرایەتی کورد لە بەغدا بە هەموویانەوە ئەوەی ئەمن دەبینم ڕەتی بە عەقلیەتی بەڕێوەبردننی بەغداوە هەیە هەمان دووبارەکردنەوەی ئەو مێژوەی کە لە ڕابردوو هەیە عەقلیەتەکە هەمان عەقلیەتە دمو چاو گۆڕدراون بیر و بۆچوون یان دیدی ئەوان لۆ بابەتی کورد و پێکەوە ژیان و شەراکەت سپاس دەکەم کا گەیلان سەبارەت بەڕای هاوڵاتیان لەسەر مافەزەوتکراوەکانی کورد لە بەغداوە سەبارەت بەوەی کە هەموو جارێ دووپاتی یەکەنەوە داواکەن یەکڕیز و یەکگرتوو بن پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئێستا کە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان ململانێ دەکەن لەگەڵ یەکتر لە ناو بەغدا و و لە ناو هەولێریش بەسم لە کوردستان و لە عێراقیش ئەمە لە پێناو پێگەی کوردستان و مافی هاوڵاتیانە یان لە پێناو چییە؟ پێشەوەی بێمە سەر پرسیارەکەت هەندێک ملاحەزەم هەیە یەکەمیشت ئەمە دەیودم دەکرێتە سەر و کۆمار فواد معسووم بەڕاستی ئەمە بە پێویستی دەزانم ئەوە دەهودم بکرێتە سەر ئەو فراکسیۆنانەی کە ئەویان هەڵبژاردوو لەوێیاندانا کە اختیاریان کرد لەسەر قابل ئەوتان اختیار نەکردوە گۆڕان باوەڕ ناکەم نه ینی گۆڕان دەنگی نەدا بۆ دکتۆر فواد معسووم بۆی بێ بەسەر و کۆمار لەو هەڵبژاردنە داخراوی لە نێوان ئەو بەرهەم ساڵح گۆڕان دەنگی بەوی نەدایە نەنا لە ناو پەرلەمانی عێراق کاتێک دەنگدان کرا بۆ دکتۆر فواد معسووم گۆڕان دەنگی پێدایان ئەمە زیاتر تەرکیزم لەسەوەندەی بووکە ئەو هەڵبژاردنەی لە نێوان ئەو بەرهەم ساڵح بوو ئەوە گۆڕان دەنگی ئەوەی لە نێوان دکتۆر کاگەیلان تکایە ینی تکایە بۆی بینەر کەم ئەوەی لە نێوان کاک دکتۆر بەرهەم و کاک دکتۆر فواد معسووم بوو ئەوە لە ناو یەکێتی دکتۆر فواد نوێنەری هەموو کورد بە هەموو فراکسیۆنەکان پێداوە من باسی ناو پەرلەمانەکەم تۆ ئەبێت ئەوانە تاوانبار بکرێن کە دەنگیان پێداوە گۆڕان لە ناو پەرلەمان دەنگی پێ نەدا تەماشا من دەڵێم غەڵەتەکە لەواندا لە جیاتی هەموو هێرشە دەکرێتە سەر فواد معسووم کە دەسەڵاتێکی تەشریفی هەیە هەمومان دەزانین دەسەڵاتەکەی تەشریفیە لەگەر ئەوەی کە ئەگە یەکێکی بە قابلیەتتر لێ بواە
دەتواندرا ڕۆلی خۆی ببینیتن ئەوە یەکیان ئەوە یەکیان دومیشت ئەو شتەمان جێ لێ دەبی کە باز دەکرێت دەرێن ئەوە هەڵبژاردننی بەغدای هەڵبژاردننی ڕۆڵی پەرلەمان بڵێ دومیشت ئەوەی کە باز دەکرێت ئەوە هەڵبژاردننی بەغدای هەڵبژاردننی هەرێم نییە کاتی خۆم بەڕاستی ئەگەر هەڵبژاردننی بەغدای ئەوەندە بێ نرخە ئەی باشە لۆ ئەو هەموو هەوڵەیە دەدەن لە بۆ بەغدایە ئەو هەموو پۆستی وەردەگرن لە پەیوەندیەکان و لە وەزارەتەکان و لە لێژنەکان و لە هەموو ئەوانی تر ئێوەتان نەگرتووە ئەمە بە مهمی دەزانی برام ئەمە بە مهمی دەزانین ئەم من دەرێم گۆڕانکاری لەناو هەرێمی کوردستان ناکرێت هەتا لە ڕێ بەغداوان دەبیتن ڕئی منە پەرلەمان ناتوانێت ڕۆڵی هەبێ لە گۆڕانکاریەکانی عێراق بە نسبەت کوردەوە پەرلەمانی عێراق باسەکەم پەرلەمانی عێراق پێش هەموو شتێک دەسەڵاتی عێراقی حکوومەتی ئەو ئازادیەی ئەو بەدواداچوونی گەندەڵیەکان و نێشتنی نایاساییەکان و شتە ناشەرعیەکان ئەوەندەی لە بەغدایە کاری لە بۆ دەکرێتن ئەوەندە لە کوردستان ڕێگریشی لێ دەکرێت بەڵکو مەسەرەن لە پەرلەمانی بەغدایە خۆپیشاندان کرا لە بۆ ناو پەرلەمانتون لە پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان دەرکراون هێشتا بێتەوە بۆ کوردستان کاچی خۆم وەزیرەکان کاندیدەکانی کورد بین پەرلەمانتارەکانی کورد بە پەرلەمانتارەکانی گۆڕانیشەوە چۆن لە ناو پەرلەمانی عێراق ڕزگاریان بوو ئەوە کارێکی گونجاو بوو تۆ زانی چۆن ڕزگاریان بوو من نەزانم بەس خۆپیشاندان هەتا ئێستا لەوێ دەکرێت پەرلەمانتار دەزانی چێ پەرلەمانتار کاگیادگار پەرلەمانتار سەر پەرلەمان ئەمە کارێکی یاساییە من ئەوەی بە غەڵەت دەبینم کە هۆزم بکرێتە ناو پەرلەمان بۆ شێوەی دام و دەستگای حکوومەتێک بدرێتن بەس خۆپیشاندان هەیە ڕادەربڕین هەیە لەوێ دەر ئەوە یەکیان پەرلەمان ئەتوانێت چی بکات یعنی پرسیارەکەی من زۆر ڕوونە تەماشا کاگیادگار ئەمن دەمێ ئەو ملاحەزات دێمەوە سەرەوەی شەندێک ملاحەزاتم هەیە کاتێک لە بەغدا تەماشاکە کاکە چۆن دەتوانین لە بەغدا ئیش بکەین ئەگەر توانیمان ناو ماڵی کورد ڕێک بخاین لە هەرێمی کوردستان ئەوە شەڕی بەغدایە شەڕ نییە سپاس کاگەیلان بڕواتە بێ من 4 جار پرسیارەکەم کرد داشم ڕشتەوە هەر وەڵام دەستانەی ئەوان تالیقۆم لەسەرێ بیتن بەڵێ کاک جواب نەدەین کاتت تەواو بوو ئەخر من پێتەڵێم لە بیدایەتەوە پێم وتی من تۆ کە پابەندی بە خولەک و چرکەوە کاتی هاوڕێکانتە خۆی دانوستانەکانی داهاتوو لە سی چرکەیە چونکە 4 خولەکەم ماوە ئەگەر وانە بێت دوایی ناتوانم دوا پەیامیشتان وەرگرم دوا پەیامەزان بە نسبەتەوە گرنگە دانوستانەکانی داهاتوو لەگەڵ ئەو حکوومەتەی کە لە عێراق پێک دێ یاخود ئەوەی هەوڵی بۆ ئەدرێت ئەبێت لەسەر بنچینەی چی بێت کورد داوای چی بکات بڵێ وڵام من فەر لە وڵام بنجاوەکە دەم سەبارەت بە سەرۆکۆمان کەسێکی کاریزمایکی گەورەی ئەمڕۆ کە لە بەغدا کە دکتۆر فواد ئەمێ شتێکمان لەبیر نەچوو برادران وازان سەرۆکۆمان سەرۆکی هەرێمی کوردستانە سەرۆکۆمان سەرۆکی هەموو پێکاتەکانی عێراق تەنها هی کورد نییە سەبارەت بۆی کاڵن فعلا کوشتە بەس تەنها سەرۆکی هەرێمی کوردستانیە سەرۆکی هەموو عێراق سەبارەت بە سەرۆکی پەرلەمانی هەموو عێراق مامەڵاکە سەرۆک پەرلەمانی عێراق سەرۆک پەرلەمانی عێراق سەرۆک پەرلەمانی عێراق بەڵام سەبارەت بۆ سەرۆکی بوورە سەرۆک جگە لە سەرۆک کۆمەڵک پێگە و پۆستی دیکەش لە عێراق هەنا بۆ کەس ناکشێتەوە بۆ تەرکیز لەسەر سەرۆک کۆمارەکەم ئەیا ئەو پۆستانێکی ئێستاکە لە بەغدا هەنا بۆ لێ ناکشێنەوە بۆ پەرلەمانەکان ناکشێنەوە ئەمە پێمە غەدریشی گەورەیە کە زۆر جار بەسیەوەی کردن کە سەرۆکۆمە بنەکشەوە ئەی بۆ ئەندام پەرلەمانێکلانی سیاسیەکان ناکشێنەوە بۆ بەڕێوەبەرگشتەکانیان بۆ مدیر عامەکان پۆستە باڵاکان ناکشێنەوە هەر هەمیان لێن دەرێت من دووبارە ئەڵێمە سەرۆکۆمە سەرۆکی حکومەتی عێراق نەکەم سەبارەت بە پرسیارێکی جەناب زۆر بە کورتی چکە بڕاتە بێ من سی چرکەم بۆ دانابووی دەقەت ببوو لە بەرنامەی داهاتوومان ئێمە کوردستانی نیشتیمانی کوردستان ناردنی گروپێکی بەهێزە بۆی ببینە مافێکی داکوکردستان لەسەر دانوستانەکانی دانوستان ئێمە هەوڵ دەدەین دانوستان لەگەڵ هەموو پێکاتەکانی عێراق جێبەجێ بکەین بە تایبەتی هەوڵ بە شێوەیەکی شەراکەت تەوافقی جێبەجێ بکەین کورد لە ئەولەویەتی کاری چی دابنێت ئێمە من ئەو ئەڵێم کە تاکە کلیلی چارەسەری کێشەکانی کورد ئێستا بەغایە ئەبێ ئێمە لە بەغدا هەموو کێشەکانمان چارەسەر بەڵام بە سیاسەتێکی میانڕەوی ڕاست و دروست کە بتوانین کاریگەریمان هەبێ لەسەر گۆڕینی نەخشەی حکومڕانی لە عێراق ئەوان ئێستا هیچ حسابێک بۆ کورد ناکەن کە جاران کێشەکانی بەغدا ئەهات لە هەولێر چارەسەرەکە بۆ دانانی بۆ کورد ناکەن ێوا چن لەوێ چیەکەن
ئێمە ئەبێ بچین ئێمە وەک هاوپەیمانی ئێستا هاتو ئەمانەوێ شکۆی کورد بگەڕێتەوە ئەوە یەکەم ئیشی ئێمە بێت لە عراق لە ڕابردوو سەرۆکەکەتان جێگری سەرۆک وەزیران بووە سەرۆکەکەمان بەڵێ سەرۆکەکەمان هەموو ئەو شتانە پۆستانەی لەبەر دەستدا دانوستانەکان لەسەر چی بن لەسەر یە خاڵ ئەوەی کە لەسەر ئەوە کاتن نەماوە کاتی دوا پێیان باشە قسەکانتان بکەن بەڵام دوا پێیان گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ناکرێت هەرگەر لە بەغدا نەکرێت ئەمە خەیاڵە ئێمە قەت ئەوە قبول ناکەن کە وا بکەین هەرێمی کوردستان ئەوەندە لاواز بی خەڵک لە بەغدا و حکومڕانی تەحکوم لە کوردستان بکە ئەمە خەیاڵە دانوستان لەسەرچی بکرێت لەسەر بەدەستینان یعنی گەڕان لە دوای وەڵامی پرسیارێک ئایا پێگەی کورد لە داهاتوی عراق چییە هاوڵاتی ئەساسیان کاگەیلان دانوستانەکان لەسەر بنچینەی چی بن پێویستە لەسەر مافەنەتەوەیەکانمان بیتن لەسەر دابینکردنی یان گەڕاندنەوەی ئەو حەقانەی کورد بیتن کە هەتاکو ئێستاکە لێ بێ بەشکرایە لەسەر گەڕاندنەوەی ئەو زەویزارانە بیتن کە بەڕێی سیاسی نەتواندرای وەرگیرێتەوە ئێستاکە بەڕێی یاسایی و دادگای فدرالی وەربگیرێتەوە لە بۆ خاوەن ڕازیەکانی منتیقە دابڕێنراوەکان و سەیری ئەو کامێرایە بکە بڵێ بۆ دەنگت پێ بدەن لەبەرەوەی ڕازگۆم و هەرگیز درۆ لەگە خەڵکی کوردستان بۆ دەنگت پێ بدەن لەبەرەوەی ئێمە دەوانەوەی کوردستانێکی بەهێز هەبێت ئەمە دەمانەوێت ئەگەر بمان خەڵک بیاوێ کوردستان بەهێز بێت دەبێت دەنگ بدا بە پارتی و بە لیستی خۆمان و من وەکو کاندیدێک ئەنەوێت دەنگم پێ بدەن بۆ ئەوەی قوت و شکۆیان بگەڕێتەوە بۆ دەنگت پێ بدەن دەمەوێت دەنگم پێ بدەن بۆی پارێزەرێکی سەرسەختی مافەکانیان و بەگەڕانەوەی هەموو شایستەدارایەکان و هاوتاکردنی هەموو کاک حاکم سەلاح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر سۆران خات و ڕێزان عارف حەسەن کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر سۆران دکتۆر ئەبوبەکر دێوانە باڵکی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر سۆران کاک گەیلان سلێمان عەلی کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ ئەو کاتەی بابینەرەکان و بەیەمەتان بەخشی بەو هیوایەی پاسا و وەڵام و بەرنامە و بەڵێنەکانتان بای ئەوە بوو بێکە دەنگدەرەکانتان متمانەتان پێ بکەن دەنگتان پێ بدەن بەڵێ بینەرانی ئەزیز لە سۆرانەوە کۆتایی بەم ئەڵلقەیەی باسی هەڵبژاردنە هێنین تا باسی هەڵبژاردنێکی دیکە ڕێزیادگار فایەق و شبانشوانی پرۆدیوسەر و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.